کۆمەڵی دادگەری بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەکارنامەیەکی حەوت خاڵی تۆکمە و گشتگیر کە پێکهاتووە لە 52 خاڵ کە سەرجەم ڕەهەندەکانی کۆمەڵگەی لەخۆ گرتووە خۆی بۆ هەڵبژاردنەکە ئامادە کردووە. کۆمەڵی دادگەریش پێی وایە جێبەجێکردنی ئەو مافانە پێویستی بە خەباتی پەرلەمانی دەبێت لە قوڵایی عێراقدا بۆ جێبەجێکردنی دەستور. گەبمانێ ئەمان ئەو مافانە دەستەبەرکەن دوجار پێویستی بە خەباتی پەرلەمانی و خەباتی دەستوری دەبێت لە قوڵایی عێراقدا لە چەقی بەغدادا ئەوەش بە کەسانی دەکرێت بەڕاستی کە فعلەن خەمخۆری نیشتمان بن خەمخۆری خاک بن وەروە هەستش بەرپرسیارەتێکی قوڵی نەتەوەییان هەبێتن ناکرێت تۆ لە پەرلەمانی عێراقدا بێ و ئەو هەستە ئەو بەرپرسیارەتەدا لەلا نەبێتن. کۆمەڵ دادگەری بەنیازی ئەوەیە کە ئەم مافانان لەو کاندانی خۆی کە دەردەچیتن جێبەجێ بکاتن و وردە وردان ئەم مافانان بێنەدی و بتوانرێت وردە وردە قەوارەی سیاسی هەرێمی کوردستانیش بەرەو بەهێزی و بەرەو پتەوەی بڕواتن. لای خۆشیەوە کاندیدی ژمارە 4 لە بازنەی هەولێر دەڵێت گەر دەستور وە خۆی جێبەجێ بکرێت مافی کورد و تەواوی نەتەوەکانی تر زامن دەبێت. دەشڵێت پەرلەمانتارانی حزبی دەسەڵات لە بەغداد هەوڵیان بۆ زامنکردنی مافی کورد نەداوە بەڵکو بەپێی بەرنامەی حیزبەکانیان کاریان کردووە لە پێناو پلە و پۆستدا. ئەگەر بێت و بە دەستور ئیش بکرێەوە ئەو بەرگانە و کە تێیدایە جێبەجێ بکرێ بەڕاستی نەگەر مافی کورد مافی هەموو نەتەوەکان بە ڕێکوپێکی و بە دادگەری دەست دەبەرە بێت. بۆیە گرنگە زۆر کەوا ئەگەر جێبەجێ بکرێ کوردیش ئەتوانێت هەر هەموو کۆوانەی تر مافی خۆی بە تەواوی وەربگرێ بەبێ ئەوەی هاوڵاتی عێراق بە زۆرێک بێ مافەکانی و هاوڵاتی هەرێمش بە جۆرێک بێ. داواکاریمان لیان هەیە کەوا دەنگمان پێ بدەن چیتر دەنگ بە ئەم دوو حزبەی دەسەڵات نەدەن کەوا 30 ساڵە هەر ئەزمون کراون و هەر ئەوەی لێمان دەستکەوتۆ تەنها زیاتر نەهامەتی بۆ هاوڵاتی کورد و خواردنی مافەکانی بووە بێبەشبوونی بۆ لە مافەکانی. کۆمەڵی دادگەری لە ڕێگەی نوێنەرەکانیەوە لە بەغداد کاری کردووە بۆ جێبەجێکردنی دەستوری هەمیشەیی عێراق و پیادەکردنی ئەو مافە دەستوریانەی کە مافەکانی گەلی کوردیان لەخۆ گرتووە بە تایبەت لە ڕووی سیاسی، ئابووری، دارایی، ڕۆشنبیری و ئیداریەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.